لە دوای ساڵی 2003ەوە پۆستی سەرۆکۆماری عێراق بۆتە خاڵی سەرەکی ناکۆکیەکانی نێوەن یەکێتی و پارتی. ئەم دوو حیزبە هەمیشە ململانەیەکی تون لەسەر ئەم پۆستە دەکەن. وەک دەوترێت تا مریشکە ڕەشە لە ملەجیڕەی سیاسی بەردەوام دەبن. ئەم دۆخە بۆتە دیاردەیەکی دووبارە بووە کە لە هەموو خولەکانی هەڵبژاردندا پرۆسەی سیاسی هەرێم و بەغداش تووشی چەقبەستووی دەکات. ئەوە یعنی تەفسیری سیاسی و لێکدانەوە ئەوانە زۆر هەڵناگرێ بەقەدەر ئەوەی کە من پێم وایە گرەیەکی دەرونی لەلایەن حیزبە دروست بووە و لە کۆتاییشە سەرۆکۆمار هەر هەڵ ئەبژێڕێ و چەند جاریشە هەروە بووە و هەر ئەبێ تەعاملیشی لەگەڵا بکرێت چونکە سەرۆکۆماری عێراق و ئیتر دەوڵەتەکە مەرکەزیە و بەهێزترە لەم هەرێمەی خۆمان کە هەیە. بەڵام کێشە ئەوەیە ئەم دوو حیزبە سەرەکیەی کوردستان کاتێک کە شتێکی ئاواکەن بە گرەیەکی دەرونی بە کێشەیەکی گەورە لە نێو خۆیانە دوجار ئینعیکاسات و کاردانەوەی سەلبی لە ناو هەرێمی کوردستانە دروستەکە. ئێمە تازە ئەم پرۆسەیە کە ئاوا بەو شێوەیە ڕۆیشتووە بێ چاوەڕوانی ئەوە بین کە حکومەتی هەرێمیش کێشەی تێبکەوێ و ئەبێ چاوەڕوانی ئەوە بین کە ئەم دوو لایەنە هەردوو زۆنەکە زۆر بە زیاتر لە یەکتری دوور بکەونەوە. ئەوە کێشە بۆ بژێوی خەڵک دروستەکە بۆ موچە دروستیەکە لەسەر تاکتاکی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە ڕنگدانەوەیە بێ. چاودێرانی سیاسی ڕخنەیتون لەم شێوازی کێبڕکێ دەگرن و پێیان وایە ئەم ململانەیە پێگەی پۆستەکەی لای کورد و عەرەبیش لاواز کردووە. زۆرجار لە دوای شکانی یەکتر هەردوو لارەسەر کەساتێک ڕێک دەکەون کە مەرج نییە خاوەن هەموو شایستیە پێویستەکان بێت، بەڵکو تەنها وەک بژاردەیەکی مامناوەند بۆ ڕازیکردنی هەردوو جەمسەرەکە هەڵدەبژێردرێت. بەداخەوە برادرانی یەکێتی و پارتی لە پێناوی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و بەرژەوەندی خۆیان کە بەشێک لە بەرژەوەندەکە مادیە بەشێکیشی حیزبیە ئەم پۆستان وا لێ کردووە گرنگی خۆی نەمێنێ واکو پۆستەکان سو کردووە گەر تعبیرەکە دروست بێت. بەردەوام منافەسە و ناکۆکیانە لەسەرەوە زۆر جاریش کەسانی نائەهل و ناشایستە ئەکەن بە سەرۆکۆمار لە نەتیجەی ئەو ململانەیە کە هەیە. لە جێی خۆیەتی دەبوو هەرزوو پارتیۆکێتی پێک بێن لەسەر کاندیدێک کە کاندیدێکی بەهێز بێ ببێتە سەرۆکۆمار و خەڵقی عەرەبی عێراقیش بە شیعە و سوننەوە کە دەبینن ئەم سەرۆکۆمارە هەموو کورد پشتیوانیەکە قۆ هێزی خۆی ئەبێ پێزی خۆی ئەبێ دەسەڵاتی خۆی ئەبێ لە ڕووی معنەویەوە تەسیرات و کاریگەری خۆی بێ کە بڵێن ئەمە نوێنەری هەموو خەڵقی کوردستانە نەک لایەک دژایەتی بکا و لایەک داینێ. ئێستا لە کۆی پێنج سەرۆکۆماری عێراق کە لە دوای ساڵی 2003ەوە هاتوون، تاڵەبانی، مەعسووم، ساڵح، ڕەشید ئامێدی زۆربیان لە دوای ململانەیەکی تون یەکلایی بوونەتەوە. لە کاتێکدا بەردەوام ئەو دوو حیزبە بانگەشەی لە بەرچاوگرتنی بەرژەوەندی هەرێم و گەلی کوردەکان، بەڵام ئەوەی لە واقعدا دەبیندرێت ململانەیە بۆ دەستکەوتی حیزبی. ئەم دۆخەشتەنیا بە گۆڕینی ئەقلیەتی سیاسی دەگۆڕێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.